مەجلیسی ئاوا زۆر خۆشە و زۆر لە سونەت و نزیکە کە ڕیشسپی و مناڵی بێتاوان و بێگەرد بەیەکەوە دانیشتون. ئەوەش بە سەراتی کورد بۆتانە جەڕمەوە کە من چوومە مزگەوتێک لێچێ لە شەوەکانی لەیلەتول قەدرە وتارێکماندا وەکو عادەتە لە شارەکانە بۆ جمعەی داهاتوو کەسێکات پێی گوتمتی ئەو شەوەی کە تۆ هاتی وتارەکەدا هەمومان ئامینمانە کرد دوعایانە کرد مامۆستاکە دوعایە کرد مامۆستای مزگەوتەکە مناڵێکی چکۆلە لە دوای هەمویان و ئامینێکی کرد بە دەنگێکی ناسک دوایی وتی کە چوومەوە ماڵەوە تی خەونم بینی لە خەوما پێیان وتم ئامینەکەی هەمووتانمان قبول کرد بەهۆی ئەو مناڵەوە بەهۆی ئامینەکەی ئەو مناڵەوە ئەو مناڵانە زۆر مهمە کە لە مەجلیسا لەگەڵتان دانیشن پێی قەڵز مەبن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سەفی بۆ داناون لە مزگەوتە ئەو بۆیە بۆ دەستم پێکرد چونکە ئێمە هەمومان بەیەکەوە جوانین نە ژن بەبێ پیاوە بێ نە پیاو بەبێ ژنە بێ نە ژن و پیاو بەبێ مناڵە بن یعنی عامەکەی ئەوە ناکە تاقتاقی مناڵی نابێ بە عامی مسلمانە بە عامی خەڵقی و ئینسان ئەگەر مناڵی لەگەڵ نەبێ نابێ پیاوی گەورە نەبێ نابێ ژن نەبێ هەمومان بەیەکەوە جوانین دوعاکانیشمان بۆ یەک قبوڵە بێ بۆیە زۆر مەجلیسێکی چاکە و مەجلیسێکی خۆشە ئومێد ومایە کە لەو مەجلیسانە بێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت ئەگەر ئەو مەجلیسە مەجلیسی ذکر بێ و حرامی تیان نەکرێ خوای گەورە فەرمێت هەرچی کەسێک لەو مەجلیسە بەشدار بێ لە گوناحی خۆشە بم کە مەلایکە دەفەرمێ ئەی خوای گەورە یەکێکیان فڵان کەس هاتووە ئیشێکی هەبوو لەبەر خاتی تۆ نهاتووە ئەفەرمێ ئینەهم جەلیسون لا یەشقا جەلیسوهم ئەفەرمێ ئەوانە کۆمەڵێکن لە هەر شوێنە دانیشن هەر کەسێک لەبەر منیش نەچێت لەگەڵیان دانیشە لێ خۆشە بم خوای گەورە مەلایکەتەکانە کا بە شاهید کە لە گوناحی ئەوەش خۆش بووم کە بۆ ئیشێکی خۆی هاتووە لەبەر من نهاتووە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەگەر مەجلیسێک دانیشتن ئەگەر مەجلیسێک دانیشتن لە شوێنەکە ذکری خوا بکەن یادی خوا بکەن باسی ئیسلام بکەن دوور بێ لە حرام لە شتی حرامی تیانە بێ فەرمێ نادا منادین فی السماء فەرمێ خوای گەورە مەلایکەتە گەنێتە ئاسمانی یەکەم و هاوارەکە مەلایکەتەکە جاڕێە فەرمێ قوموا مغفورا لكم وقد بدلت سيئاتكم حسنات ئەفەرمێ خەڵقی ناستن ترەوە مەجلیسەکەتان تەواو بوو بڕۆنەوە بۆ ماڵەوە من بژدەکەتانە بڕۆنەوە خوای گەورە لە هەموو گوناحێتان خۆش بوو هەموو کردەوە خراپەکەشی بۆ گۆڕین بە چاکە ئەوە مەجلیسێکە کە لەبەر ئینسان خۆی دوا نەخا کە لەبەر خاتری خوا بێ لەم مەجلیسانە خۆزگە سا خەڵقەکە هەمووی بیزانێ هاتە لەسەر جێگاکە جێگان لەسەر ڕێگاوبانەکەش لەسەر جادەکەش جێگان نەبیایە خەڵقێک بیزانیات چەند خێرە هەمویانە هاتن بیان زانی ئەم مەجلیسانە چەند مەجلیسێکی خێرن کە دەی بە گوناحەوە دێ و کە ئەڕۆیەوە گوناحە پێوە نەماوە کە لە پێناوی خوا بە هەموو هەنگاوی خێرە بۆ بنووسێ گوناح لێ بسڕێتەوە پلێ بەرز بێتەوە مەلایکە دوعای خێرە بۆ بکە مەلایکە لە بینی مەجلیسەکە دانیشێ ئەوە مەجلیسێکی زۆر گەورەیە مەجلیسێکە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر وەسفی کردووە لە بەعزێ فەرموودایە بە باخی بەهەشت ناوی بردووە خەڵقی هان ناوە بچن دانیشن لەو مەجلیسانە خەڵقی هان داوە بچن بەشداری بکەن ئەگەر هیچیش نەزانی هەر بچۆ دانیشە هیچیش وەرنەگرێ بچۆ دانیشە بۆی خوای گەورە لێ خۆش بێ ئەوە وەکو بیرهێنانەوە پێم وتن کە ئینشاڵڵا ئێمە هەر کاتێ مەجلیسی وا بوو زوو یعنی وابچین بڵێن کاکە با ڕاکەین شوێنێکەیە مەجلیسێکەیە لێ گوناحەکانمان لێسڕنەوە مەجلیسێکەیە لێ گوناحەکانمان هەڵەوەرێ بابچین بۆ مەجلیسێک بەخوا گەر هەر 124,000 پێغەمبەرەکە سەلامی خوان لێبێ بیانێ نەزەرێک بۆ من بسڕنەوە بۆیان ناسڕێتەوە بەڵام دەی بۆ مەجلیسە خوای گەورە بۆ دەسڕێتەوە خوای گەورە گوناحەکانە بۆ ئەسڕێتەوە ئەوکو لە زۆر فەرموودایەتوە کە ئێستا ناکرێ باسییان بکەین بەس هەمووتان نەزانن و بیستوتانە یەک شتێکەیە کە لێرا باسێن یەکێ لە زانەکانە فەرمێ نحن قوم نحب أن نحيا على الإسلام قبل أن نموت على الإسلام فەرمێ بە قەومێکین وامان پێخۆشە وای بە چاگەزان دینەکەمان وامان پێڵێ کە لەسەر ئیسلام بژین پێشەوەی لەسەر ئیسلام بمرین با هەر نەڵێن بە موسڵمانەتی بمرین با بە موسڵمانەتی بژین بە موسڵمانەتی بژێ بە زانەکانە فەرموون ئەگەر حەزت لێ بێ بە موسڵمانەتی بژی و ڕاست دەکەی کە پێت خۆشە خوا لێ خۆش بێ بە یەک دەنگ خورما خوا لێ خۆشە بێ پێغەمبەری خوا فەرمێ اتقوا النار ولو بشق تمرة وعائشە ڕەزای خوای لێ بێ گێڕێتەوە لە فەرموودەی صحیحا فەرمێ پێغەمبەری خوا لە ماڵ نەبوو ئافرەتێک هات بۆ ماڵی ئێمە دوو کچی خۆی لەگەڵ بوون ئەڵێ من شتێ خورمان پێ بوو بیان خۆم بەڵام کە ئەوانم بینین مناڵەکە زۆر ڕەشوڕوت و برسی دیار بوون بۆم نەخورا هەر سێ خورماکەم دا بۆوان
دوو خورما بۆ دوو کچەکە خورمایەکیش بۆ دایکیان ئەڵێ مناڵە چکۆلەکان زۆر برسیان بوو خێرا خورماکەیان خوارد ئەنجا دەستیان لە دایکیانەوە داوتیان ئەی دایکە بە ئیشارەتیان ئەوشمان بەرێ و خورماشمان بەرێ ئەڵێ دایکەکەش ئەمە حەزەتی عایشە بۆ پێغەمبەری جێڕایەوە تی پێغەمبەری خوا ئافرەتێکان ئاوە بوو وەڵا دایکەکەش خورماکەی بۆ نەخورا لە تاوی مناڵەکانی ئاوە لە ژێرەوە کردی بە دوو لە توێکی لە تێکیانێ پێغەمبەری خوا فەرمی ئەوە عەجیبتی یا عایشە فەرمی ئەی عایشەوە پێ سەیر بوو تی زۆرم بەراوە سەیر بووی پێغەمبەری خوا فەرمووی سوێند بۆ خوای ڕوحی منی بەدەستە خوای گەورە بەو خورمایی کە لەتی کرد بەو خورمایی کە لەتی کرد وەجەبەت لەها الجەنە خوای گەورە بەهەشتی بۆم سۆگەر کرد وە لە ڕیوایەتێکی ترا فەرمێ خوای گەورە جەهەنەمی لەسەر حرام کرد بەهەشتی بۆ حەلال بوو بۆی سۆگەر بووە لە دنیاە بەهەشتی بۆم سۆگەر بوو پێغەمبەر شایدی بووە بەچی چی کرد وەڵا خورمایەکم کرد بە دوولەتکردن بەخێر لەبەر ئینسان نەتوانێت بە دەنکێ خورما بە دینارێک منێ چێلۆ بە سەراتە واقعیانەی کە نووسیمە بۆ خۆم و بەعزێ لە مامۆسانە داوام کردیان بەعزێ لە بە سەراتانە بۆ جێڕۆ یەکێ لەو پیاوانە کە ئێستا ماوە ئیمام و خەتیبە ئێستا شەرماوە چوم دەمێک و گۆشتم نەکردی بۆ مناڵەکانم چوم گۆشتیان بۆ بکڕم زۆر دەمێک بوو قەرزدار بووم پارەم نەبوو تیکە چوم کیلۆیەک گۆشتم کڕی دوو مناڵی چکۆنم بینی لەوێر سەیری دوکانی قەسابەکەیان نەکرد و ئەڕۆشتە دواوە هاتنە پێشەوە یەکیانم بان کرد یەکیان ڕای کرد یەکیانم گرت تم بۆچی لێرەی چی دەوێت زۆر پێم تی پێی نەڵێ ئەوکەی دوای پێی نەڵێ دایکم لێماندایە تی وەڵا ناچار بە زۆر وتم بەخوا بەڵڵان ناکەم تا پێم نەڵێ کە زانیم شتێ تی وەڵا ئێمە باوکمان نییە دایکم نردوونی پارەی گۆشتمانە وتێتی ئەو ئێسقانانەی تۆزێ چەوری پێوەیە قەسابەکە فڕێیاتەوە لاوە ئەلەوانە نەختێک بێنەوە بۆتانەکەم بەچێشت تی منیش کە چەند مانگ بوو گۆشتم نەکردی بوو بۆ مناڵەکانی خۆم ئاوە بە زۆر عەلاکەم خستە دەستیوانێ تم بەخوا ئەیبەی بە قورئان ئەیبەی سوێندم لێ خوارد ئەڵێ مناڵەکان ڕۆیشتن سەیرم کردن ئەوەی کان هەر نزیک نەبووم چوو بەلای ئەو عەلاکە گۆشتەکەی بێنەوە تۆزێکە ڕۆیشتن ڕاوەسان سەیریان نەکرد بزان ڕاستە گۆشتیان گۆشت نییە تۆز سەیریان نەکرد و ئەڕۆیشتنەوە دەستیان لە ملیەکە کردەوە ئەڕۆیشتنەوە تۆزێک سەیریان نەکردەوە هەرێ تا دوورکەوتنەوە منیش چوومە بۆ ماڵەوە نە ژنەکەم و نە مناڵەکانم لە بیریان نەبوو بڵێنە خۆ تۆ چی گۆشتمان بۆ بکڕی کوا گۆشتەکە لە بیریان چوانێ ئەو مامۆستایە بۆ ئێرەم ئێستاژ ماوە یعنی شتێکی واقعیە تی شەو خەونم بینی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم نەبینی ومە قەت نە منی بینیوە ئەرە بە ناوی خۆم بانگی کردم منیش وە پێشم سەلام عەلەیکم تی عەلەیکە سەلام فڵان کەس چاک بەو کیلۆ گۆشتە بەهەشتێک کڕی بەو کیلۆ گۆشتێکە داد بۆ مناڵە پێ باوکانە کە من بۆ خۆم چوومە یەکێ لەو ماڵانە یعنی ئینسان ناتوانێت بیجێڕێتەوە کە من چووم ماڵەکە ژنەکە وتی پرسیارم هەیە تم پرسیارەکە چێتی وەڵا ئەم مناڵە چکۆلەمان بە حسەینی برایەک باوکە منیش باگم کرد مناڵەکەەوە نابوو تم بۆ پێڵێ باوکە تی وەڵای مامۆستا لە مەکتەب هەمویان باوکیان هەیە لە کۆڵان هەمویان هەیەنە منیش تومە کاکە حسەینەکەم بە باوکی خۆم ئەگەر تۆ یارمەتی ئەو مناڵەیەی بەهەشتە بۆ مسۆگەرەوە کاکە بە کەلیمێ قسە بە نەسیحەت بۆ ناکرێ پارەن نییە هانیان بە ئەو خاڵقە هان بە وەرە لێر دانیشە لەگەڵیان بڵێ پێم خۆشە وەڵا خوا جەزاتان باتەوە کە ئێوە یارمەتی ئەم مناڵە بێ باوکانەیەن کە یارمەتی ئەم مناڵە کە پێغەمبەری خوا فەرمێ ئەنە وەکافیل اليەتیمی کەهاتەین ئەفەرمێ من و ئەو کەسەی سەرپەرشتی یەتیمە کە ئاوە بەیەکەوین ئاوە لە منەوە نزیکە و بۆشایی بینی ئەم دوو پەنجەیە ئەوە بۆ قیامەتە بۆ دنیا نیە بۆی بزانن چونکە دینی ئێمە لە پێشە بۆ دنیایە بۆی حەزەکەم ئەوەتان بیر بێنەوە ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة لە پێشە خوای گەورە وای داناوە خوای لە دنیایە چاکمان بۆ بکە بەخوا ئەوەی لێرە چاک نەبێت لێرە چاک نابێ ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێ فەرمێ إن في الدنيا جنة من لم يدخلها لن يدخل جنة الآخرة ئەفەرمێ لە دنیا جەنەتێکێ بەهەشتێکێ هەر کەسێ نەچێتە ئەو بەهەشتەوە چاوی بە بەهەشتی قیامەتیش ناکەوێ مەبەستی پێ ئیمانە ئەم ئیمانە بێوان لێ بکا بەزەی بە مناڵی بێ باوکا بێ بەزەی بە مناڵی ڕەشروتا بێ بەزەی بە خەڵقیا بێ بە دینارێک بە 250 بەهەشتەکەم کڕە بۆ خۆت ئەگەر حەز لێ بچێ باشتەوە بە 1000 دیناریەک پارە کۆکەنە بۆ مناڵی بێ باوک تۆشۆ 1000 دینارێکی تێخەکە هیچ ناکە بەهەشت مسۆگەرەکەی بۆ خۆت ئەوە خاڵێکی گرنگە کە ئێمە هەمومان بیزانین چونکە زۆر جار نازانین کابرا هەر چاوی لە قیامەتە نە چاو لێرە بێ کابرا تێی پێغەمبەری خوا چۆن بزانم من چاکم یان چاک نیم لە فەرموودەی سەحیحا فەرمووی بزانە دراوسەکانت ئەگەر دراوسەکان وتی چاکی ئەوە تۆش چاکی دراوسەکان وتیان خراپی تۆش خراپی کەواتە ئەم دینەی ئەمە لە پێشا بۆ دنیا کابرا کوڕەکەی چاکە بێ لە پێشا لێرە قازانجی لێکە لێرە سەری پێی بەرزە
لێرە مناڵەکەی ناو محەممەد ئەیچێ لەوانە لە مەجلیسێکا بۆ منی جێڕایەوە تی بەخوا ئەم مناڵە دەمێکە بەزەوە تی مناڵەکەم ناو محەممەد تم بۆچی ناو محەممەد تی لەبەر خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم تم جاخر جێبەجێ کردووەوە زەریبەی هەیە خۆشەویستی پێغەمبەر خۆ قسەی زل نییە تی بەخوا تۆزێکم جێبەجێ کردووە شتێکە بۆ جێڕم تی بەخوا مناڵەکەم 13 ساڵە یەک جار لە ڕێگا هەنگاوێک پێشی نەکەوتم لەگەڵ ماوێ لەبەر احترامی ناوی پێغەمبەر یەک جار لە ڕێگا کوڕی خۆمە چکۆ لێ عمری 13 ساڵە لەبەر احترامی ناوی پێغەمبەر یەک جار هەنگاوم نەناو لە پێشیەوە کابراگە بیە بەحەش کڕێ بە تۆزە زیکرێ کڕێ